بەڵێ بار سلااو لێ بێ سلااو لێ ولا بینێرانی نارتی دارە لە کاژمێرەشتی شەوی ڕابردەوە قەدەغەی چۆچۆدا بوارێ جێبەجێکم بۆ بچوار کاژمێر بوو ماوەی سێ ڕۆژ قەدەغەی چۆ بەردەوامی دەبێت ئەمەش هۆکاری ئەم بڕیاژ بۆ دەگرێتەوە کە بۆی هەڵکشانی توشبان بە ڤایرۆسی کۆرۆنایە. وەلا ئێستادا من لە نزیک قەڵام وەک لە دیمەنەکانی شادیارە بازگەی کاتی لە نێو شاردا دانراوە بۆ لێ کۆمەڵۆ کەسانی کەوا دێنە دەرەوە بوون بۆ زانێری زیاتریش عقید مازنم لەگەڵای بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتنی خێراکاک مازن ئەگەر بیت ئێرە لە ئێستادا هەوڵاتن تا چەند پابندی ڕێنمایە چوکان و قەدەغەی هاتچۆ بوونە. زۆر سپاس بەخێر بێن بەنسبەت بەڕاستی بۆ ئەم جارە هاوڵاتیان پابندیەکی باشیان پێوە دیارە خۆتان نەزانن ئەمە سێم ڕۆژی ڕابردوو کە جمعە و شەمۆ یەکشەمی پێوە بوو خەڵکێکی کەم سزادرا بەڕاستی بەڵام ئێمە لە شەوی ڕابردووە کاژمێر هەشتەوە دیسان دەستی پێکردەوە بۆ ئەم هەفتەیە ڕۆژی جمعە و شەمۆ یەکشەمە گرێتەوەکەوە قەدەغەی هاتوچۆی گشتی ئێمە هێزەکانمان بڵاوە پێکردووە بە ئەمری فەرماندەی پۆلیسی کەرکووک بەڕێز کاک لیوعیم کەمال ئێمە هەموو هێزەکانمان 24 کاژمێر لەسەر شەقام و کوچە کوڵانەکان بۆی سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزن خۆتان زانن ئەم ڤایرۆسە تەشەنەی کردووە و ڕێژەی بەرز بۆتەوە لە عێراق ئێمەش ئینشاءڵڵا ئەم ئیجراتانە بۆ واکەینکەوە بۆی زیاتر تەشەنە نەکا و هاوڵاتیانمان بپارێزین. باشە کاک مازن ئەگەر شۆفێرێک قەدەغەی چۆ بشکێنن و بێنێتە دەرەوە سزای سەرپێچەکەی چۆنە؟ ئێمە بەڕێزم خۆتان نەزانین ئێستا دوو سەرپێچی هەیە هەم بۆ هاوڵاتی هەم بۆ ئۆتۆمبیلش خۆتان نەزانین ئێستا بەڕێوەبەری تەندروستی کەرکووک هەڵەسێ بە سزای ئەو کەسانە دەکەوە دەمامک نابەستن و بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆش هەڵەسێ بۆ کەسانی کەەوە ئەو هاوڵاتیانی کەەوە ئۆتۆمبیلیان پێ و سەرپێچی قەدەغەی هاتوچۆکەن. باشە هاتوچۆی نێوان پارێزگاکان لەگەڵ پارێزگای کردووە چۆنە لە ئێستا؟ وەڵاهی مەقسەد بازگەکان وڵی ئەوان بەس ئەو کەسانە هاوکاریانەکەکەوە حاڵەتێکی ئینسانی هەیە یان ئەڕۆنەوە بۆ دەرەوەی وڵات تکتی تیارەکان پێیە یان هێزە ئاسکەریەکان هێزە ئەمنیەکان فقط ئەو کەسانە هاوکاریانەکرێت. باش ئەو کەسانی کە لەسەر شەقامەکاندا قەدەغەی چۆ دەشکێن و دەمامک نابەستن و دێنە دەرەوە ئەوانە سزاکەیان چۆن؟ سزاکەیانەوە خۆتان زان دیارە بەڕێوەبەراتی تەندروستی کەرکووک ئەلانی کرد و هەر هاوڵاتێک دەمامک نەبەستێ 25,000 دینار سزایەدا. باشە ئەگەر ئاماری خشێکتان لەبێ سەبارەت بە ئەمڕۆ چەند کەسان دەرجی کردووە چەند ئۆتۆمبیل دەرجی کراوە چەند کەس ئەوانەی کە لەسەر شەقامەکاندا پیادا چۆن کردووە دەرجی کراوە؟ بەڕێزم خۆ دەزانین ئێمە هێزی فریاکەوتنی کەرکووکین ئێمە ڕۆژانە لە قەدەغەی هاتوچۆی گشتی و ئەوانی کەوا بەس بە ڕۆژ بەس بەشەوە ئێمە خۆتان نەزانین ئێمە ئەو خەڵکانێکەوە سزانە دەین تەکسەر تەسلیمی ئەو مەرکەزانەیەکە یان تەسلیمی پۆلیسی هاتوچۆیەکە یان بۆ نمونە سەمەطعەمەکان ئێمە ڕۆژانە بەسەران دێن هەر خواردنگەیەک کە سەرپێچی بکە یەکسەر بەڕێوەبەراتی تەندروستی کەرکووکی ئاگادارەکەینەوە. باشە کاک مازن ئەگەر کەسێک بۆ نمونە یەکەم سەرپێچی کردبوو دەرجی کرا و دواتر بەڵێنامی پێپڕکرایەوە ئەگەر دوم هەمان کەس بۆ دوم جار دەرجی کرێ سزاکەی چۆنە؟ ئێمە خۆتان نەزانین ئێستا بەڕێوەبەراتی تەندروستی کەرکووک هەر خواردنگەیەک هەر هۆڵێک کە پابەند نەبێ بە ڕێنمایەکانەوە پێم وایە خۆم وەستا بووم ینی 5 ملیۆن دینار غرامیان کردووە ئەوانی ئەو شوێنانە بەڵام بۆ مەسەی کەسی ئەو هاوڵاتیکەوە یەکەم جار بەڵێننامەی پێپڕکرێتەوە دوایی ئەگەر نەهات و جێبەجێ نەکرد ئەو کاتە ئێمە تەسلیمی مەرکەزێکی مەرکەز تەسلیمی محکەمەیەکە. باشە لە قەدەغەی هاتوچۆی سێ ڕۆژی ڕابردوودا هیچ ئەمارێکتان لایەکەوە چەند کەستان دەرجی کردووە چەند کەس سەرپێچی هاتوچۆی کردووە؟ کاکە دیار وڵی ئێمە خۆ دەزانین ئێمە بۆشتم ڕاگەن دووبارەیەکەم و ئێمە هێزی فریاکەوتین ئێمە ڕۆژانە ئەرکەکەمان گرتنی خەڵکە ئەوانی کەوا سەرپێچیەکەن ئێمە وەکو ئامارێکی بزەبت لامان نییە تێگەی بەڵام ئێمە ڕۆژانە وەکو ئۆتۆمبیلە گرین تەسلیمی هاتوچۆیەکەین خەڵک هاوڵاتیەکین تەسلیمی ئەو مەرکەزێکین کەوا لە سندی ئەو گەڕەکەیە. بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان پابەندی قەدەغەی هاتوچۆ زۆر باشن ئەم جارە زۆر باشتر لە ڕابردوو هاوڵاتیان لەبەرەوەی خۆتە من وای بۆ چم کە چونکە ئەم کۆڤید 20 زۆر خەتەرناکی بۆ سەر منداڵ هەیە
خەڵکە و زۆر لەوە زیاتر دەترسێ. زۆر سپاس بۆ عەقید مازن بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتنی کەرکووک لە دیمەنەکاندا دیارە بازگەی کاتی لە نێو شار لەلایەن پۆلیسی فریاکەوتنی کەرکووکەوە دەنراوە هەر ئۆتۆمبیلێکیش لەم ڕێگایەوە بڕوات ئەوە لێکۆڵینی لەگەڵدا دەکرێت وارەوە ئەو کەسانی کەوا بویان هەیە لە نێو شاردا بسوڕێنەوە ڕۆژنامەنووسان و هێزە ئەمنیەکان و کارمەندانی تەندروستین واتە بەس ئەم سێیانە بویان لە نێو پارێزەکەدا بسوڕێنەوە وەک لە دیمەنەکانیشدا دیارە ئەو ئۆتۆمبیلانە لێن لێکۆڵینەوە لەگەڵدا دەکرێت کە هۆکاری هاتنە دەرەوەیان چی وار ئۆتۆمبیلێکیش قەدەغی هاتووی شکاندمی واتوێتە دەرەوە بێمە بەست ئەوە بڕی 100,000 دینار زا دەرێت وار هاوڵاتێکی لەسەر شەقامەکاندا بە پیادە بسوڕێتەوە و قەدەغی هاتووی شکاند بێت ئەوە بڕی 25,000 دیناری عێراقی سزا دەدرێت بەڵام ئەگەر پرسیارێکتان هەبێ دەگەڕێ